ئەچینە شاری دۆهۆکی خۆشەویست و باس لە یەکێک لە پێشانگە شێوەکاریە تایبەتەکانەکەین. پێشانگەی ئەم جارەی شێوەکاری لە شاری دۆهۆک بۆ زیاتر لە 53 شێوەکار و زیاتر لە 75 کاری شێوەکاری تایە نمایش کراوە. خۆڵە 16 گەلەریە دۆهۆکە سەر ئاستێ هەرێما کوردستانێ. دوێ خۆڵێدا 53 هونەرمەندن شێوەکار و پەیکەرساز لەسەر ئاستە هەرێما کوردستانێ بەشداربووینە و تێدا 75 تابلۆ و کارێن سیرامیک و پەیکەرسازی هاتن نمایشکردن و هونەرمەندên بەشداربووی وەستا بەحسێ کارên خۆ و گرنگیە ڤانجۆرە خۆڵاکردن. پێشانگایە لە ئاستەمە کوردستانە 53 هونەر بەشدارن. ئێمە لە سلەیمانی و هاتووین 9 هونەرمەندین کە بەشداریمان کردووە، هەریەکەوە بە ستایلی جیاواز، بە شێوەی جیاواز، هەیە بە سیرامیک، هەیە بە پەیکەرسازی. منیش وەکو هونەرمەندێکی شێوەکاری نیگارکێشان بە تابلۆیەکی دیگەبەر بەشداریم کردووە کە وێنەی سروشتە، چونکە بەڕازی سروشت مامۆستایەکەمە، سروشت فێرمانەکە ژیانمان خۆش بێوێ، جوانەکانمان خۆش بێوێ. منیش چەند ساڵێک سەرپەرشتی بووم لە شارباژێر، ئەویش وای لێکردم سروشت کەمە بۆم کەمە قوتابخانەیەک. تابلۆکە بەشدار بوویمە و دەربڕینێ ئێش و ئۆزۆرên ژنێ و کچێ دکاتن. من حس کردم أجنب كما تابلو پرچاوه جنوک کس جنوک کسایتیت جنوک جواک جنوک نشتیمان جنوک او کسا کم جار کو هبون اینوی جیانه دا و کس اینوی نجیانه دا از برابر حس کم تابلو خدا ايش آزارن جنه دیار کن کو تابلو من داونس بیان پرچا جنه جه چوینه جنه کب سال نفت چوی ویا و هندک کودی کن کو تداوان ايش آزاران دیار کتی جن تدا درباز کردن هر دم از حس کم کو اف قضیه برام ورجنیت هنگ کردن اپراسن دا اف تابلویت از چت کم هر قضیه کو چت بیتن از تابلو اکیجی چت کم. ئەف خۆڵەش لە ڕێبەریا گشتی ڕەوشنبیری و هۆنەری بە هاتە بەکرن. هەڵبەتە بۆ ئێمە گرنگیەکی زۆری هەیە ئەم جۆرە چالاکیانە. من بۆ هیواین کە بەردەوامی هەبێ ئەم جۆرە پرۆژانە، چونکە ئەمە گرنگیەکی تایبەت گرنگیەکی زۆری هەیە بۆ ئێمە هونەرمەندان کە هونەرمەندان ئاشناکا بە یەکتر، هونەرمەنداوە کە هەم پەیوەندیشی باش لە نێوانیانە دروست دەبێ، هەم لە نێوان خۆیان و هەم لە نێوان بەرهەمی هونەرمەندانیشتا. من بۆ هیوام کە ئەم جۆرە چالاکی پرۆژانە بەردەوامی هەبێ لەسەر شارەکاندا. هەڵبەتە ئێمەش دەم جۆرە چالاکی پرۆژان لە ڕابردووە لە پارێزگای سلێمانی بانجاممانە و هاوشێم ئەم خۆشەویستانی ئێرە هونەرمەندانی ئێرە و شارەکانی تیشمان باگەشت کردوتە ناو پارێزگای سلێمانیەوە. بۆیە بۆ ئێمە و بۆ هونەرمەندان ئەمە گرنگی زۆری هەیە. من هیوادارم کە لایانی پەیوەندیدار بە تەواوەتی هاوکار بن بۆ ئەم پرۆژانە لە سەرجەم شار و پارێزگاکانە بەبێ جیاواز. هەردنا vê pêşangehêda jûrek taybet ji bo sê hunermendin weqirkirî hat bû terxankirin wekû rêzgirtin bogiyanê wan û hunerê wan. Her wisa hunermendên beşdarbûyî daxwazkirin ku ev cûre kare berdewam bin taybet ser astê Herêma Kurdistanê. Şêrvan Xedir, Kanalê Kurdsar, Duhok.